بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سوپاس بۆ خۆی گەور و میهرەبان کە وەکو پرۆژەی قورئان بەهاری دڵانە لە سنووری مەڵبەندی سۆران لە ڕێوڕسمێکی شایستەدا هەستەی مەدابەشکردنی خەڵاتەکان ئەوانەی کە لە تیر و پشکناویان دەرچوو بوو کە بریتی بوو لە عەمڕەیەک یەکێک لە بەشداربووان بە پلەی 100 توانی لە قورعەدا عەمڕەیەک بەدەست بێنێت لەگەڵ دابەشکردنی چەندین مۆبایل و چەندین سەعات و هەندێک خەڵاتی تریش. من لێرەوە بە پێویستی زانم کە سوپاسی هەموو ئەو خێرخوازانە بکەم کە بەشدار بوون هاوکار بوون بۆ بەسەرخستنی پرۆژەی قورئان بەهاری دڵانە و پیرۆزبایی لە هەموو بەشداربوانیش دەکەم. من دەڵێم لەم زۆرە پێشبڕکیانەدا هەمومان براوین چونکە هەمومان مەشغوڵ بووین بە کارێکی زۆر پیرۆز ئەوش کە بریتی بوو لە دوعاکانی قورئانی پیرۆز ئەوەی کە بۆشی دەرنەسۆیش هەبراوە بووە خی گەورە لێیان قبول کات مۆفەقیان بکات. و زۆر سوپاسی خەڵکی سۆرانش ئەەکەم ئەوەی کە موسڵمانی لە سۆز و خەمخۆرن کاتێک کە پرۆژێشی پەروەردەی دێتە پێشەوە کە بە گڕوتینەوە دێن ناوی خوان ئەنووسن بەشدار ئەبن خی گەورە پاداشی خێرخواڵانی بداتەوە ماڵیان پڕبەرەکەت بکات کە هەموو جارێک بە سینێشی فراوان بەدەستی کراوە دێن بەشدار ئەکەن بۆ سەرخستنی ئەم زۆرە پرۆژانە. الحەمدولله دەستخۆشیان لێ دەکەم بەڕاستی پرۆژەیە کە زۆر سەرکەوتووە زۆریش باشە زۆر لە جێی خۆیەتی بەڕاستی ئەو پێشبڕکەی ئەو جارە قورئان بەهاری دڵانە شتێکی زۆر باش بوو بەڕاستی لە جێی خۆی بوو کۆمەڵە خەڵکێکی باش بەشداری کردووە الحەمدولله پیرۆزبایی لە هەمویان دەکەم ئینشاءڵڵا خی گەورە پاداشتی هەمویان داتەوە ئەوانەی دەرچوون ئەوانەی دەرنەچوون هەمویان دەرچوون الحەمدولله مادەم بەشدار بوون الحەمدولله. من تەمەنم 10 ساڵە دڵخۆشم بەو هەدەیە کە ئێمە داوتانە بە ئێمە منیش یەکێکم لەو کەسانی کە لێرەدا بەشدار بووم و بەشدار بووم و هەدیەکم وەرگرتووە دەستخۆشی لە خێرخوازەکان دەکەم و بۆ ئەم هەدیە.